سڵاوتان لێبێت من زریان ڕەحمانم ئەمڕۆ نوێترین هەواڵابووریەکانتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێ یەکەم. سبەی ئەنجومەنی دەوڵەت کۆ بێتەوە چاوەڕێکرێت بڕیاری یەکلاکەرەوە لەبارەی کێشەکانی نێوان هەرێم و بەغا بدرێت. بەرهەمهێنانی کارەبا لە 3 ڕۆژی داهاتوە زیاتر لە 1600 مێگاوات کەمە بێتەوە. وەزارەتی کارەبا ئەڵێت بۆ ئەو مەبەستە لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان لەسەر هێڵە بن. بەرهەمینۆکی ئەم ساڵی پارێزگای کرماشان 112,000 تۆن بووە، بەوەش بووە بە گەورەترین بەرهەمهێنەری نۆک لە نێوان 31 پارێزگای ئێراندا. ئەم هەفتەیە بۆ ئێران هەفتەیەکی گرنگ و چارەنووسازە بێت. جێبەجێکردنی میکانیزمی سناباک و گەڕانەوەی سزاکانی نەتەوە یەکگرتوەکان بووە بە مۆتەکەی ئابووری ئەو وڵاتە. دووبارە سڵاوتان لێبێت. سبەی ئەنجومەنی دەوڵەت لەبارەی کێشە یاساییە داراییەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و بەغا کۆ ئەبێتەوە، بڕیاری یەکلاکەرەوە لەو بارەیەوە ئەدرێت. دوای ئەوەی کە لە ماوەی ڕابردووە ئەنجومەنی وەزیرانی عێراق نەیتوانی کێشەی نێوان هەرێم و بەغا لەبارەی داهاتی نانەوتی چارەسەر بکات، بابەتەکە ڕەوانەی ئەنجومەنی دەوڵەت کرا تا لە ڕێی کەسانی پسپۆڕی یاسایی لێکدانەوە بۆ ئەو دەقانە بکرێت کە ناکۆکی لەسەرە. بەو هیوایی کە لە ئەنجامە لێک تێگەیشتنێکی هاوبەش دروست بکرێت و بکرێت بە بنەما بۆ چارەسەری کێشەکان. ئەزانین کە لە دوایەوەی کە ئەنجومەنی وەزیران بڕیاری نەدا لە سەر کێشەکانی نێوان هەرێم و بەغا، هەرێمی کوردستان پێی خۆش بوو و پێشنیاری کرد کە ئەم کێشانە لە دادگای فیدراڵی چارەسەر بکرێت، بەڵام ئەنجومەنی وەزیران تۆپەکەی خستە ساحەی ئەنجومەنی دەوڵەتەوە. کۆبوونەوەی ئەنجومەنی دەوڵەت لە هەفتەی ڕابردوو بەهۆی ئامادە نەبوونی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕۆژی یەکشەممە دواخرا بە پێی زانیاریەکانی محەممەد عەبدوڕەحمان پەیامنەری کورسات نیوز لە بەغا. سبەی کۆبوونەوەکە لە دوای سەعات دەبڕێوە ئەچێت بە ئەگەری زۆر ئەنجومەنەکە ڕوونکردنەوەی خۆی لەبارەی کێشەکەەوە ئەخاتە ڕوو. هاوکات محەممەد لە سەرچاوێکی تایبەت لە ناو ئەنجومەنەکە ئەوەی زانیوە کە ئەو ڕوونکردنەوەی ئەدرێت پابەندی ئەبێت و ئەبێت دوای دەرچوونی هەردوو حکوومەت پێوەی پابەند بێت. وەزارەتی کارەبای هەرێمی کوردستان ئەڵێت بەرهەمهێنانی کارەبا لە 3 ڕۆژی داهاتووە کەم ئەبێتەوە. وەزارەتی کارەبا لە بڵاوکراوەیەکە باسی لەوە کردووە کە هۆکاری دابەزینی بەرهەمهێنانی کارەبا کەمبوونەوەی بەرهەمهێنانی غازە و پێدانی کارەباش کەم ئەبێتەوە. بۆ ئەو مەبەستەش لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان لەسەر هێڵ ئەبن. کۆمپانیای دانەغاز لە ڕۆژانی 20، 21 و 22 ئەم مانگە دەست دەکات بە چاکسازی ساڵانە لە پرۆسەی بەرهەمهێنانی غاز. بەهۆشەوە 300 ملیۆن پێسێجا بەرهەمهێنانی غاز کەمە بێتەوە. توانای بەرهەمهێنانی وێستگەکانی کارەباش زیاتر لە 1600 مێگاوات کەمەکات. وەزارەتی کارەبا و وەزارەتی سامانە سروشتیەکان لەسەر هێڵە بن بۆ کۆنتڕۆڵکردن و کەمکردنەوەی کاریگەریەکانی لەسەر بەشداربووانی کارەبا. هەرچەندە هێشتا چەند مانگێک ماوە بۆ ئەوەی کە وەرزی سەرما دەست پێ بکات، بەڵام بۆ کەمکردنەوەی خەرجی کارەبا کڕین و بەکارهێنانی ئەو بۆیلەرانە کە بە وزەی خۆرکارەکەن لە هەولێر بەرز بووەتەوە. بازرگانان ئەڵێن هەوڵەیەن ئەو گەرمکەرەوانە بهێنن کە زۆرترین خواستی لەسەر و کەمترین وزەشی پێویستە. بۆ کەمکردنەوەی خەرجیەکانیان لە پرۆژەی ڕووناچی هاوڵاتیانی شاری هەولێر ئەگەرچی چەند مانگێک ماوە بۆ وەرزی سەرما، بەڵام پەنایان بۆ کڕین و بەکارهێنانی ئەو بۆیلەرانە بردووە کە بە وزەی خۆرکار دەکەن.
ئێستا کە خەڵک زۆر بهرە زۆری ڕووی کردەوانە ئەوە لە بەرچە کارەبا 24 ساعتی وچی مەصرفی ئەوان تێچوی نییە تێچوەکی یعنی هیچ تێچۆشنی یەک جارەکە تێچوەکەت کرد هیچ بڕە پارێکی نادی برم لە پارەی کارەباییان لە پارە هیچ شتەشی بەرداوامی ئاوی گەرم دەکاتنەوە ئاو گەرمکردنەکەشی بگرە زۆر باشترە و زۆر زووتریش تقریبا لەوانەیە ساعتەکونی و گەرمەکەی زۆر باشە هەتا هەشتا پلی گەرمی دەباتن بە ساعتەچی. بەرزی نرخی کیلۆواتی کارەبا لە پرۆژەی ڕووناچی وای لەم هاوڵاتیە کردووە لە ماڵەکەیدا بۆیلەری وزەی خۆر بەکاربهێنێت. لە ساڵەکەمتر دێتەوە پارەکەی یعنی ئەو پارێک کە دەیدیە کارەوە ئەگەر ئەو گەرم کەی بە کارەبا بە هەر پارێک بێ ناگاتە ساڵێک کەمتر ئەو پارەی دێتەوە و باقی بەلاش دەمێنێتەوە تا هەتا یعنی 10 ساڵە 20 ساڵ چەند عمری بڕواتەوە. زۆربوونی خواست لەسەر بۆیلەری وزەی خۆر وای لە بازرگانان کردووە کە ئەوانیش قەبارەی بازرگانی خۆیان لەو بوارەدا زیاتر بکەن و داوای ئەو سیستەمانە بکەن کە زۆرترین خواستی لەسەر و کەمترین وزەشی دەوێت. ئێمە ئەوەنەی بەلاومانەوە گرنگە کواڵەتیەکەی بەرزکەینەوە و بگونجێ لەگەڵ ناوچە شاخاوی و ساردەکانی کوردستانیشە ئەو جۆری کە بڵین 200 لیترە پرێشەرایزی پێڵێن بۆ ناوچە ساردەکانە بێ کە دەرجە حرارەت زۆر کەمە بێتەوە بەستن ئاو ئەی بەستی. ساڵانی پێش و هاوڵاتیان کارەبایان وەکو هۆکارێک بۆ گەرمکردنەوە بەکاردەهێنا کە ئەویش بەردەوام کێشەی بۆ کارەبا دروست دەکرد. هەر بۆیە پێدەچێت ئەم ساڵ هاوڵاتیان پەنا بۆ هۆکارەکانی دیکە بن کە کەمترین خەرزی هەبێت و کاریگەری لەسەر کارەبای ماڵەکانیان نەبێت. بە وتەی شارەزایانی کەشناسی ئەم ساڵ پێشبینی زستانێکی سەخت دەکرێت. لەلایەکی دیکەوە بەهۆی پرۆژەی ڕووناچیەوە هاوڵاتیان دەبێت ئاگداری بەکارهێنانی ئامێرە گەرمکەرەوەکان بن. هەرەمانە شوای کردووە کە هاوڵاتیان پەنا بۆ ئەو بۆیلەرانە بن کە بە وزەی تیشتی خۆر کار دەکەن. ڕامان مستەفا کورسات نیوز هەولێر. سەرڕای وشکە ساڵی بەرهەمی نۆگ لە کرماشان ژمارەی پێوانەی تۆمار کردووە بەوەش بووە بە یەکەم پارێزگا لە کۆی 31 پارێزگا لە ئێران کە زۆرترین نۆکی تێدا بەرهەم هاتووە. بەرهەمی نۆکی ئەم ساڵی پارێزگای کرماشان 112,000 تۆن بووە لە کاتێکا بەراورد بە ساڵی ڕابردوو 116 کەمی کردووە، بەڵام چەند ساڵێکە و پارێزگایە بە بەردەوامی لە ڕیزبەندی یەکەمی بەرهەمهێنانی نۆکایە. ساڵی ڕابردوو بەرهەمهێنانی نۆک لە کرماشان 160,000 تۆن بووە. ئەم ساڵ بارانبارین لە پارێزگاکە بەراورد بە ساڵی ڕابردوو 138 کەمی کردووە، هەر ئەوەش بەرهەمەکەی بە بڕی 38,000 تۆن کەم کردووەتەوە. فەرها شەریفی جێگری بەڕێوەبەری کشتتوکاڵی پارێزگای کرماشان ئەڵێت سەرڕای وشکە ساڵی زۆرترین نۆک لە کرماشان بەرهەم هاتووە، بەوەش کرماشان بە پاشای بێڕکابەری بەرهەمهێنانی نۆک ناوزەت کراوە. ئەم هەفتەیە بۆ ئێران هەفتەیەکی زۆر گرنگ و چارەنووسسازە بێت. ڕۆژی ڕابردوو ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان بە نۆ دەنگی نەخێر ئەو پرۆژە بڕیارەی ڕەت کردەوە کە بۆ بەردەوامی دام بوو بە هەڵپەساردنی سزاکانی سەر ئێران. بڕیارەکە لەلایەن کۆریای باشوورەوە پێشکەش کرابوو کە ئێستا سەرۆکی ئەنجومەنی ئاسایشە. تەنها 4 دەنگی بەڵی پێدرا، 2 دەنگیش بێلایەن بوون. ئامانجلەی ڕێگریکردن بوو لە دیسانەوە سەپاندنی سزاکان بەسەر ئێرانە، دیسانەوە چالاکردنیان لە کۆتایی مانگی ئەیلول پێویستی بە 9 دەنگ بوو بۆ ئەوەی پەسەند بکرێت. ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان ڕۆژی ڕابردوو پرۆژە بڕیاری بە هەمیشەییکردنی لابردنی سزاکانی سەر ئێرانی ڕەت کردەوە. بەو پێش هەموو بڕیارەکانی پێشووتری ئەنجومەنی ئاسایش جارێکی دیکە دەکەونە بواری جێبەجێکردنەوە کە ئێران دەبنەوە بۆ ئەو بارودۆخە قورسەی کە لە ماوەی ساڵانی 2006 بۆ 2010 بوو کاکرتەکانی وزە و گواستنەوە و چەک و کەرەستەی سەربازی و کەرەستەکانی دیکە لەخۆ دەگرێت. کۆتاییەکانی مانگی ئابی ئەمساڵ بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا پرۆسەی چالاکردنەوەی میکانیزمی سناپباکیان دەست پێ کرد. سناپباک بەشێکە لە ڕێکەوتنە ئەتۆمیەکەی ئێران و وڵاتانی 5-1 و هەروەها بەشێکە لەو بڕیاری نەتەوە یەکگرتووەکان کە ڕێکەوتنە ئەتۆمیەکەی پەسەند کرد. بە گوێرەی میکانیزمەکە ئەگەر ئێران پابەندی ڕێکەوتنە ئەتۆمیەکە نەبێت و پێشێلی بکە، هەموو سزاکانی بە شێوەیەکی ئۆتۆماتیکی بۆ دەگەڕێنەوە بەبێ ئەوەی پێویستی بە دەنگدان و کۆدەنگی هەبێ لە ئەنجومەنی ئاسایش. لە پرۆسەکەدا هیچ کام لەم وڵاتانی مافی ڤیتۆیان هەیە، لەوانە رووسیا و چین ناتوانن ڕێگیری بکەن لە گەڕانەوەی سزاکان.
گەڕانەوەی سزاکانی نەتەوە یەکگرتووەکان بە واتای جێبەجێکردنەوەی 6 بڕیاری ئەنجومەنی ئاسایشە دژی ئێران کە لە ماوەی ساڵانی 2006 تا 2010 پەسەند کران و بە شێوەیەکی بەرفراوان سزایان بەسەر کردە جیاوازەکاندا سەپاندووە. ئەو 6 بڕیارە لە ساڵی 2015دا بە پەسەندکردنی بڕیاری 2231 ئەنجومەنی ئاسایش دوا بە دوای ڕێکەوتنی ئەتۆمی ناسراو بە بەرجام هەڵپەسێنران. ئەمریکا ساڵی 2010 لە کاتی کابینەی یەکەمی سەرۆکایەتی ترامپ بە شێوەیەکی تاگلایانانە لا ڕێکەوتنە ئەتۆمیەکەی ئێران و وڵاتانی پێنجگۆیەک چووە دەرەوە و سزای بەرفراوانی بە سەرتاراندا سەپاند و ئاستەنگی زۆری بۆ ئابووری و بازرگانی ئەو وڵاتە دروست کرد. لە ئێستادا باسی گەڕانەوەی سزاکانی نەتەوە یەکگرتووەکان لە ئارادایە کە لە ڕووی یاساییەوە هەموو وڵاتانی ئەندام پابەند دەکات. بە چالاکردنەوەی میکانیزمی سنابباک تەنها سزاکانی نەتەوە یەکگرتووەکان ناگەڕێنەوە. ئەگەری هەیە سزاکانی یەکێتی ئەوروپاش دیسانەوە بەسەر ئێراندا بسەپێننەوە کە ئابووری ئێران لە کەرتەکانی نەوت و غاز و بانکداری و بازرگانی و گواستنەوە ڕوبەڕووی ئاستەنگی گەورە دەکاتەوە. هەموو ئەم گۆڕانکاریانە ئاماژەن بۆ ئەوەی ئێران یەکێک لە هەستیارترین کاتەکانی خۆی تێدەپەڕێنێ. هەمووان چاویان لە داهاتوو بڕیوە کە ئاخۆتاران دەکەوێتە سەر ڕێڕەوی بەریەکەوتن و ناسەقامگیری یاخۆد ڕێڕەوی دیبلۆماسی و چارەسەری کێشەکان هەڵدەبژێرێت. لەو ڕۆژەوە کە ئەڵەنج لە سناپاک چالاک ئەکرێتەوە باس لەوەیە کە سزاکانی نەتەوە یەکگرتووەکانە گەڕێتەوە بۆ سەر ئێران. بەڵام زۆر باس لەوە نەکراوە کە ئەو سزایانە کە ئەگەڕێنەوە بۆ ئابووری ئێران چین ئەو سزایانە کە دوای ڕێکەوتنی ئەتۆمی ئێران و وڵاتانی پێنجکۆیەک ڕاگیرا هەڵپەسێردرا و ئێستا ئەگەری زۆری هەیە بەزووی زۆر بەزووی ئەگەر بێت و ئێران هەندێک تەنازل نەکات و ڕێک نەکەوێت بگەڕێتەوە بۆ سەر ئابووری ئێران. منەمەوێ لێرە بە وردی باسی ئەو سزایانەتان بۆ بکەم بزانین چین و ڕەنگە چی بەسەر ئابووری ئەو وڵاتە بهێنێت دواتر لەگەڵ میوانێکیش بە وردی باسی بابەتەکە ئەکەین. ئەم ینی بڕیارە کە دوێنێکە پەسەند نەکرا لەلایەن ئەنجومەنی ئاسایشەوە بە 9 دەنگی نەخێر 4 دەنگی بەڵێ و 2 دەنگی بێلان بۆ پەسەندکردن پێویستی بە 9 دەنگ بوو. بەڵام 9 دەنگی نەخێر ئەم نەخێرە بوو بە کێشە بۆ ئێران. باسی ئەەکەم کە بۆچی لەبەرەوەی کە ئەمە بڕیارێکە کە ئیتر وڵاتانی وەکو چین و رووسیاش ناتوانن ڤیتۆی بکەن لەبەرەوەی کە لە سناپباکە ئەمە ڕەچاو کراوە کە ئەگەر بێت و یەکێک لەلایەنەکان ڕێکەوتنەکە پێشێل بکات و پابەند نەبێت پێوە ئەتوانن بە خێرایی ببێ ئەوەی کە بگەڕێنەوە بۆ کۆدەنگی ئەنجومەنی ئاسایش پەسەندی بکەنەوە و لێرەیە ئەگەر بێت و ئێران مەبەستی بێت کە کەڵک لە ڤیتۆی ئەو دوو وڵاتە هاوپەیمانی ئێران وەربگرێت ناتوانێت و هیچ سوودی نابێت بۆی. چالاکردنی سناپباک مانگی ئابی ئەم ساڵ لەلایەن ئەم سێ وڵاتەوە بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا پێشکەش کرا و خواسترا کە ئەم سناپباکە چالاک بکرێتەوە. بڕگەی 36 و 37 بەرجام باسی لە سناپباک کردووە. بەرجام هەمان ڕێکەوتنی ئەتۆمی نێوان ئێران و وڵاتانی پێنجکۆیەکە و بڕگەی 11 و 12 بڕیاری 22 ئەنجومەنی ئاسایشیش کە بەرجامی پەسەند کرد دیسانەوە پاڵپشتی کردووە لە سناپباک. ئەم سناپباکە وەکو وتم لە ئەگەری پێشێلکردنی ڕێکەوتنەکە لەلایەن ئێرانەوە بەپەلا سزاکان ئەگەڕێنێتەوە بۆیە وڵاتانی ئەوروپیش زۆر بەپەلەن لە جێبەجێکردن و لە گێڕانەوە و چالاکردنەوەی ئەم سزایانە ئەوەیە کە ئەگەر کاتەکەی بەسەر بچێت ینی ئەکسپایر ببێت چیتر ناتوانن ئاوا بەپەلا و بەبێ گەڕانەوە بە کۆدەنگی ئەنجومەنی ئاسایش ئەو سزانە بەسەر ئێرانە بسەپێنەوە جارێکی تر. بۆیە ڕەنگە وڵاتانی ڕۆژاوایی ئەم هەلە لە دەست خۆیان نێن ئەکەوێتەوە سەرەوەی کە ئێران چه بڕیارێکەیە ئایا تەنازل ئەکات پێمل ئەبێت بۆ داواکاریانە یاخودنا ئەکەوێتەوە بەربەرەکیانەوە. با بچینە زانیاریەکانی دواتر زانیاری زیاتر وەربگرین. وتە باسی و سزانە ئەکەین کە بڕیارە بگەڕێتەوە. ئەو سزانە لە ساڵی 2006 بۆ 2010 بەسەر ئێراندا سەپان بە 6 بڕیاری نەتەوە یەکگرتووەکان بوون کە ساڵی 2006 دوو لەو بڕیارانە دەرچوون بڕیاری 1696 و بڕیاری 1737. لەم بڕیارەیە گرنگترین ئەو سزانە کە بەسەر ئێرانە سەپان هەڵپەساردنی پیتاندنی یۆرانیۆمەکەی بوو لەبەرەوەی کە خۆی ئەمە ئەو کێشەیە بوو لە نێوان ئێران و وڵاتانی ڕۆژاوایی کە پێیان وایە ئێران ناتوانێت کەڵک لە یۆرانیۆم وەربگرێت لەبەرەوەی کە ئەڵێن بۆ مەبەستی سەربازی بەکاری ئەهێنێت. کاڵا و تەکنەلۆژیای ئەتۆمی و موشکی سزای خرایە سەر واتە ئەو کەرەستانە ئەو کاڵانە کە بۆ ئەم
بەرهەمە بۆ پیتاندنی یۆرانیۆم یا بۆ ئەو پیشەسازی کەڵکی لێ وەرئەگیرێت نەئەکرات کە لەلایەن وڵاتانەوە بە ئێران بفرۆشت و ئێران زۆر بە قورسی ڕەنگە دەستی بکەوتایە سزا و بلۆکردنی دارایی کەسایەتی و دامەزراوەکان هەر لە سەرەتاوە کە سزا خراوەتە سەر ئێران هەندێک کەسایەتی هەندێک دامەزراوە لەوانە دامەزراوەی دارایی بانکی کەسایەتی ئەو وڵاتە کەسایەتی سیاسی و هەروەها زانای ئەتۆمی سزان خراسە لەلایەن وڵاتانی ڕۆژاوە کە ئەمانە هەمووی ئەگەڕێتەوە دروستکردنی لیژنەی چاودێری سزاکان لیژنێک دروستکرا بەردەوام سزاکانی چاودێری ئەکرد و کە بزانێت چەند لەم سزانە جێبەجێکرێن و چۆن ئێران ئەتوانێت خۆی دەرباس بکات بۆی کە بتوان ڕێکارەکان تونند و تۆڵتر بکەن. ساڵی 2007 با بڕیاری 1747 نەتەوە یەکگرتوەکان ئەم سزانە بەسەر ئێران سەپان کە ئەگەری هەیە لە چالاکردنەوەی سناپباک بگەڕێنەوە قەدەغی کڕین و فرۆشتنی چەک و کەرستەی سەربازی ئەمە یەکێک لە سەرەکی ترینەکانیان بۆ قەدەغی یارمەتی دارایی و قەرز بە حکوومەتی ئێران واتە هەر جۆرە دابینکردنێکی دارایی پێدانی قەرز بە حکوومەت و بانکی ناوەندی ئەو وڵاتە قەدەغی سەرخراوە قەدەغی دابینکردنی دارایی و تەکنیکی واتە هەر جۆرە پارە دابینکردنێکی دارایی یاخود زانیاری و پێدانی تەکنەلۆژیا بە وڵاتە قەدەغەکرا. با زانیاری زیاتر وەربگرین باسی ئەو چەند سزایی تریش بکەین سێ سزایی تر ئەگرێتەوە کە لە ئەگەری چالاکردنەوەی سناپباک بەسەر ئێرانە ئەسەپێن و یا باشە بڵێن چالاک ئەکرێن لە بەرێکە هەبوون و ئێستا هەڵپەسەردراون. ساڵی 2010 و بڕیاری 1803 و 1835 ئەم سزانی بەسەر ئێران سەپان بەرهەم و کەرەستەی هەستیار قەدەغەکرا مامەڵەکردنی لەگەڵ ئێران سنووردارکردنی بازرگانی و بیمە و هەناردەواتە بازرگانی و وڵاتە کەوتە مەترسیەوە چیتر ئەو بەرهەمانە کە لە ئێران و هەناردە ئەکرا جابەر لە ڕێگەی ئاسمانی یان کەشتیەوە خزمەتگوزاری بیمە نەی ئەگرتەوە پشکنینی بارەکانی ئێران لە فڕۆکەخانە و بەندەرەکان ینی ئەو وڵاتانە کە سزان خستە بۆ سەر ئێران بۆیان هەبوو کە هەموو کاڵایە کە لە ئێرانەوە دەبی پشکنن چاودێری بانکەکان و دامەزراوە داراییەکانی ئێران بۆی کە نەتوانن لە چوارچەوەی سزاکان لابن و جێبەجێکردنی تەواوەتی سزاکانی پێشوو یەکێکی تر لە خاڵەکانی ئەم سزانە بۆ ساڵی 2010 بە بڕیاری 1929 نەتەوە یەکگرتووەکان گشتگیرترین سزای موشکی و سەربازی بەسەر ئێران سەپا هەموو پشکنینەکان بۆ کەشتیەکان و فڕۆکەکانی ئێران فراوان کرا تەنانەت بۆ نمونە لە ئاوە ئازادەکانیش وڵاتان ئەیان توانی ڕایان بگرن و بیان پشکن و تەنانەت دەستیشیان بەسەرا بگرن دابینکردنی سوتەمەنی و خزمەتگوزاری بۆ کەشتیەکان قەدەغە کرا کەشتەکانی پێوەست بە ئێران و پێکێنانی لیژنەی پسپۆڕی چاودێری واتە لیژنەیەک لە کەسانی پسپۆڕ پێکێنرا بۆی بزان ئێران چی ئەکات کە ئەتوانێت لە سزاکان دەرباز بێت و هەموو ڕێگەکانی لێ بگرن. ئەگەر زانیاری ترمان هەبێت لەم بارەیەوە بەڵێ جگە لە سزاکانی نەتەوە یەکگرتووەکان ئەگەری هەیە لە دوای ئەم سناپباکەوە چالاکردنەوەی سزاکانی ئەوروپاش بگەڕێتەوە یەکێتی ئەوروپا بگەڕێتەوە ئەمانە وەکو سزاکانی نەتەوە یەکگرتوەکان بە کتوپڕی نابن هەندێک ڕەنگە کاتی پێویست بێ بەڵام ئەگەری هەیە ئەمانەش بگەڕێنەوە. سزاکانی یەکێتی ئەوروپاش بریتی بوون لە سزای کەرتی نەوت و بەرهەمی نەوت و پترۆکیمیا کە کڕین و گواستنەوە و بەرهێنان لەم کەرتە بە تەواوەتی قەدەغاکرێت هەتاوەکو ئێستا یەکێتی ئەوروپا بڵین لانی کەم لەسەر کاغە سزای لەسەر ئێران نەبووە لە بەرەوەی کە تەنها ئەمریکا لە بەرجام کە ڕێکەوتنی ئەتۆمیە چۆتە دەرەوە خزمەتگوزاری بیمەش سزای ئەخرێتە سەر هیچ جۆرە مامەڵەی لەگەڵ ئێران بەشدار نابێت و ناتوانێت کەڵک لە خزمەتگوزاری بیمە وەربگرێت. زێڕ و کانزا گرانبەهاکانیش یەکێکی تر لەو سزانەی یەکێتی ئەوروپا بێت کە ئەگەڕێتەوە بۆ سەر ئێران قەدەغی مامەڵەی زیر و زێ و پلاتینیۆم و ئەڵماس لە بەرەوەی کە ئەڵێن ڕەنگە ئێران بە کڕین و فرۆشتنی ئەم بابەتانە بیەوێت دەرباز ببێت لە سزاکان یا کاریگەری سزاکان لەسەر وڵاتەکەی کەم بکاتەوە دابڕینی سیستەمی دارایی ئێران لە سویفتە تاوەکو ئێستا بەڵام ئێران توانێتی بە یارمەتی دراوە نیشتیمانیەکان و ئەو وڵاتانە کە هاوپەیمانین تا لە ئاستێکا بتوانن لەمە دەرباز بێ بەڵام دوای لەگەڵ میوانەکەمان قسەی لەکەین تا چەند نەتوانێت سەرکەوتوو بێ قەدەغی دابینکردنی درا و لیرە بۆ بانکی ناوەندی ئێرانەمە یەکێکی تر لەو سزانەیە کە ئەگەڕێتەوە وە گواستنەوە و کەشتیوانی و فڕۆکەوانی وڵاتەش لەلایەن یەکێتی ئەوروپاوە بە تەواوەتی قەدەغی ئەخرێتە سەر هەموو ئەم سزانە کە باسم کرد پێویستە لەلایەن هەموو ئەندامانی نەتەوە یەکگرتوەکانە پەیڕەو بکرێت چه هاوپەیمانی ئێران بن یاخود نەبن لە ڕووی یاساییەوە لە سەریانەکە پابند بن بەم سزانەکە لە ئەگەری چالاکردنەوەی سناپباک ئەگەڕێتەوە بۆ سەر ئابووری ئێرانەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی ئەم بابەتە بەڵام بۆ قسەی زیاتر لەم بارەیەوە ئەچینە تاران دکتۆر ئەردەشیر پەشەنگ دکتۆرا لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان لێکۆڵەری باڵای کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سەرنووسەری فەراتاب لەوێەوە لەگەڵبانە سڵاو لێبێ دکتۆر بەخێر هاتی پێمان بڵێ پێشەوەی بچینە لای وردەکاریەکان بە لێکدانەوەی ئێوە ئەم دووڕێیانە کە لە بەردەمی ئێرانایە
ئێران بە کامیانە ئەڕوا سزاکانی نەتەوە یەکگرتووەکان بە باوەڕی ئێوە لە کۆتایی ئەم هەفتەیە جێبەجێ ئەکرێت و دووبارە ئەگەڕێتەوە بۆ سەر ئێرانیا خودنا ئێران تەنازل لەکات و ڕێکەوتن ئەکات. سڵاو ڕێزی منیش پێشکەش بە هۆزریانخانەوە هەموو بینەرانی خۆشەویستی کورسات خۆشحاڵم لە خزمەتانە. ئەوەی کە ڕۆژی هەینی ڕۆژی جومعە ئەنجومەنی ئاسایش بڕیاری داوە کە گەماڕەکان بێتەوە سەر ئێران چه واکنشێک نیشانەدا تا ئێستا دیار نییە. هەواکەوەش ئاماژەتان پێکرد دوو ڕێگا هەیە، یا ئەوەی کە ئێران گەماڕەکان قبول دەکات و ئەواتە مەسیرێک و یا ئەوەی کە دەکۆشێت لە چەند ڕۆژی داهاتوو بە تایبەت لە کۆبوونەوەکانی UN کە سەرۆکۆماری ئێرانش بەشداری دەبێت بکۆشێت کە لەگەڵ وڵات ئەوروپایەکان و لەگەڵ وڵاتە ئەمریکایەکان بە تاوافقێک یا تاوافقێکی کاتی کە مۆڵەتێک بگرێت یا تاوافقێکی جدی کە بەعید دەزانم تاوافقێکی جدی و گشتی ڕوو بدات لەم کورتماوە دەست پێ کات و گەماڵەکان ئەکەونە دواترۆ. هێشتا تا ئێستا دیار نییە باس لە سەریا زۆر دەکرێت، ینی لە ناو ئێرانە ئەوانەیە کە کار بەدەستن دەسەڵاتدارن کەسانێکە نزیک بە دەوڵەتی پزیشکیانن باسەوە دەکەن کە بکۆشن تاوافقێکی کاتی جارێک بەدەست بێنن و دەرفەتێک دروستکەن کە لەو دەرفەتێکی 3 تا 6 مانگە بتوانن تاوافقێکی نەهایی لەگەڵ وڵاتە ڕۆژاوایەکان بە تایبەت ئەمریکا جێبەجێ بکرێت. بەڵام ئەوانەیە کە دژ بە ئەو وەزیەتنەوە ئوسولگەرا حساب دەکرێن لە ئێرانە باسیەوە دەکەن کاتا لە ئێران لە MPT بڕاتە دەرەوە باسیەوەکەن گەماوە کاریگەر نییە و هێشتا تا ئێستا بڕیاری حکوومەتی کۆماری ئیسلامیێران دیار نییەوە 1-2 ڕۆژی تر جارێکان چاوەڕوانین بۆ کە بزانین کە نەهایەتەن مەسئولی پزیشکیان بە چه پێشنیارێک بۆ نیویۆرکە وات. بەڵێ دکتۆر تەنها سزاکانی نەتەوە یەکگرتووەکان نییە، ئەگەری هەیە سزاکانی یەکێتی ئەوروپاش بگەڕێتەوە هەرچەندە ڕەنگاوە پێویستی بە کاتی زیاتر بێ وەک سزاکانی نەتەوە یەکگرتووەکان بە خێرایی بەسەر ئابووری ئێرانە نەسەپێ. بەڵام ئێوە پێتان وایە ئەو سزایانەش جێبەجێ بکرێت و جارێکی تر بەسەر ئابووری ئێرانە بیسەپێنن؟ من فکر دەکەم ئەگەر ڕێکەوتنێک ڕوونەدات چه ڕێکەوتنێکی کاتی چه ڕێکەوتنێکی جدی ڕوونەدات لە بینی هەردوو لاوە ئەو وەزیەتەکە ڕوەدات دوو حاڵەتمان هەیە. یەکی ئەوەیە کە ئەو سزانە ئەو گەماڕانۆ کە لە ئەو 6 فڕیارەکە ئێوەش ئاماژەتان پێکرد لە 2006 تا 2010 لەسەر دۆسی ئەتۆمیران ئەنجومەنی ئاسایش ئەدایەتی دەرۆ مەسەلەی کەس کە چه شتێک ئضافە کات بە ئەو گەماڕانەکە ئێستا هەیە. ئێوە هەروەکە دەزانین هەر ئێستاش بەلەوە کە تەحریمەکان یا گەماڕەکانی UN لەسەر ئێران بێتەوە ئێران تەحتی گەماڕۆیەکی جدیە و بەعزەن گەورەتری کە ئەمریکایەکان هەڵدیان سەر ئێران یا بەعزێک لە وڵاتەکانی نزیک بە ئەمریکاوە ئابووری ئێران زۆر دووچاری کێشە و زۆر دووچاری وەزیەتێکی خراپ بوو لە ساڵانی ئەخیر و دابەزینی نرخی تمەن لە بەرامبەر دولارە یەکێک لە نیشانەکانە. ئەوە یەک مەسەلەس. ئێستا من فکر دەکەم من تەحلیلی خۆم ئەوەیە کە ئەگەر تاوافقێکی کاتیشت ڕوونەدات و گەماڕەکان لە ڕۆژی 28 سەپتامبر ینی لە ڕۆژی شەمەی داهاتوو بە فەرمی دەست پێ بکات وەزعیەت زۆر خراپتر دەبێت. 3 سناریۆی جیاوازمان هەیە لەسەر مەسائلی ئابووری. بەشێکی سناریۆکان ئابوورین بەشێکی سیاسی و ئاسایشین. لەسەر ئابووری 3 نوع نیگا هەست، 3 تەحلیل هەست. نیگایەکی سناریۆکی گەشتبینانە، سناریۆیەکی میانی و سناریۆیەکی ڕەشبینانە. سناریۆ کە حتا لە سناریۆی گەشتبینانش وەزعەکە وەزعێکی باش نییە. من بە چەند فاکتۆر ئاماژە دەکەم. پێشبینی دەکرێت لە باشترین حاڵەت سادراتی نەوتی ئێران لەلایەن 20% کەم بێتەوە وەدا ببزێت. یعنی لە ئێستا کە ئەگەر میانگینی نەوتی ئێران کە سادرێکە بە دەرەوەی وڵاتی 1,400,000 بۆشکە نەوتە بێت بە حدودی 1 تا 1,100,000 بۆشکە نەوت. دەرامەدی ئەرزی ئێران یعنی ئەو دولارێکە لە فرۆشی نەفت بەدەستی تێدێت پێشبینی دەکرێت بینی 10 تا 15 میلیارد دلار کەم بێتەوە لە ساڵە. نرخی دولار لە بەرامبەر ڕیاڵە پێشبینی دەکرێت لایەنی کەم 10 تا 15% بەرز بێتەوە. یعنی لە خۆشببینانەترین حاڵەت نرخی دولار ڕات بۆ 120,000. سەرمایە گوزاری خارجی لە ناو ئێرانە زۆر کەم دەبێتەوە و هەروەها تەوەڕۆم یا هەڵاوسان زۆر دەبێتەوە کە کاریگەریکی زۆر هەست لەسەر ژیان و مەعیشەت و ئابووری مردم. ئەمە بە باوەڕی من سناریۆ گەشتبینانە است. بەڵام لە سناریۆیەکی میانی یا لە سناریۆیەکی
ڕەشبینانە کە ئەتوانێت بباڵن یەکێک لەمانە بێت سادراتی نەوتی ئێران لە بینی 40 تا 50 لە حاڵەتێکی میانە دائبەزێت یعنی نەوتی ئێران ڕۆژانە 700 تا 800 هزار بۆشتە نەوت لە ڕۆژاتوانێت بفرۆشێت بە ئەو وەزیعەتەکە بەڕاحەتیش ناتوانێت پوڵی فرۆشی ئەو نەوتە بێتەوە بە ناوتاران هەر ئێستا کە ئێمە خەریکین لەگەڵ یەکتری قسە دەکەین دەزانین کە زۆرێک ئێران ئێستا پارەی لە لای دەوڵەتی عێراق هەست عێراقێکە دەوڵەتەکەی زۆر نزیکە بە ئێرانە متحیدی ئێرانە بەڵام لەسەر ئەو تحریم و گەماڕانە کە ئامریکا یەکلایەنەدایەتی دەوڵەتی عێراق ئەو پارە ناداتەوە دواوە پارەی فرۆشی گازە فرۆشی کارەباس لە وەزیعەتێکە تازە ئەو گەماڕانەی یەکلایەنی ئەمریکی بووە بەڵام گەماڕۆیەکە لە ڕۆژی شەمەوە ئەگەر تەوافق نەکەن گەماڕۆیەکی نێونەتەوەیی و فەرمیە یعنی تەمامی وڵاتەکان تەمامی دراوسایەکان تەواوی ئەوانەی هەر حتا متحیدی ئێران حساب دەکەن وەکو چین وەکو رووسیا ئەش عملی بکەن لەو وەزیعەتە ئەگەر حتا ئێران ڕۆژانە بینی 700 تا 800 هزار بۆشتە نەوتیش بفرۆشێت پارەی ئەو نەوتە زۆر بەس پێشبین دەکرێت وەزیعەتی دولار تا 170 هزار تومان بڕاتە سەر و هەڵاوستان یا تەوەڕم بڕاتە زۆرتر لە سەدان هەفتا سرمایه‌گوزاری خارجی زۆر کەمتر بێت و وەزعی ئابووری ئێران زۆر کاتر بێت هەموو ئەمانە بەشی سناریۆی ئابووریەکانە هەروەکە دەزانین بەشێکی مهمی مەسئلەکە کێشێری سیاسی و ئاسایشیە کە ئەگەر پرسیار بوو لەسەر ئەوش باس بکەم. سپاس دکتۆر من یەکشت زۆر سەرنجی منی ڕاکێشا جامێ بە زمانێکی زۆر سادە بیپرسم ئەم ڤیتۆیە کە چین و رووسیا لەم سناپباکەیە ناتوانن جێبەجێ بکەن ئێستا بۆ نمونە با باسێکی بڕیارەکەی دوێنە بکەین بۆ نمونە دوێنێکە بڕیارەکە ئەڵێ خۆی ڤیتۆ وەکوتم بە زمانێکی سادا نەخێر ئەو وڵاتە توانێت بڵێ نەخێر من هاوڕانیم لەگەڵەوە بابەتە بڕیارەکە ئەڵێ ئایا هەڵپەساردنی سزاکان لەسەر ئێران درێژ بکرێتەوە دیارە ناتوانم دوو وڵاتە ڤیتۆی بکەن و وەڵامی نەخێریان هەبێ بۆیە دەستیان کورت کراوەتەوە لە ڤیتۆی سناپباک ئەمە لە ڕێکەوتنی ئەتۆمیە لە بەرجامە سیاسەتوانانی ئێرانی بەسەریانە تێپەڕیوە یاخود نا بە ئەنقەست ئەم ڕێکەوتنیان کردو و پێیان وا بوو ئەم ڕێکەوتنێکی 10 ساڵەیە با بزانێکینە تا 10 ساڵ چیمان بەسەردا یاخود نا بەسەریانە تێپەڕیوە چۆنان بابەتە دکتۆر بە بڕوای ئێوە چەند ساڵی جدی هەیە لە 2006 تا 2010 لە تەواوی ئەو 6 بڕیارەکە ئەنجومەنی ئاسایشتایەتی هەم رووسیا و هەم چین دژ بە دۆسیە ئەتۆمی ئێران بڕیاریان داوە وەکو ئەمریکا وەکو وڵاتە ئەوروپایەکان یعنی لەو کاتە رووسیا و چینیش دروستە لەلایەکەوە پەیوەندیەکی نزیکیان بۆ لەگەڵ ئێرانیەکان ئەوانەی لە تارانە باسی اتحادێکی جیهانی ڕۆژاوا و جیهانی شەرق لە بەرامبەر بە جیهانی ڕۆژاوا دەکەن و خۆیان وەکو متحیدی پکەن و مسکۆ دەزانن بەڵام لە کاتێکە هەر شەش بڕیاری ئەنجومەنی ئاسایش دراوە هەم رووسیا هەم چین ئەوانش بەڵیان داوەبەوە ئەوە یەک مەسەلەیەکی دیکەکە بگەڕێمەوە بەسەر ئەو پرسیاری تەکنیکیە کە پرسیدان فۆرموڵی سنەپباک لە کاتێکە ئێلام کرا و لە کاتێکە پێشکرا کە مذاکراتی نێوان تاران و واشنگتن بۆ ڕێکەوتنامەی بەرجام لە ساڵی 2015 بە بومبەستێک کێشا بوو و دوولایانیان نەتوانی متمانە بە یەکتری بدەن و ئەم پێشنیاری تکنیکیە ئەو جۆرەکە دیارە پێشنیاری ئەسەن خودی دەوڵەتی رووسیەوە کە ئەگەر هات و زمانێک وەزیعەتەکە لاواز بوو متمانەکان کەمتر بوو چۆن بتوانین متمانە بدەین لەو کاتە کار بەدەستانی سیاسەتی دەرەوەی ئێران و بیری وایان دەکردەوە کە بەرجام ڕێکەوتنامەی ئەتۆمی باشترین ڕێکەوتنامە بۆ ئێرانە بە فکریان دەکرد کە لە ناو خودی ئێرانیشە زۆربەی گروپەکان لێ حمایەت دەکەن لە حاڵەکە لە عەمەڵەوە نەبوو زۆرێک لە بناژەخوازەکان یا ئوسولگرا ڕادیکاڵەکان کە بەرژەوەندیان لە ئەو ڕێکەوتنامە نەبوو دژ بەوە بوون هەر لە ڕۆژی ئەوەڵە ئەم تکنیکەوە ئەم مەسەلەی تکنیکێکە یەو باسان کرد پێشنیاری خودی دەوڵەتی رووسیا بوو لەو کاتی 2015 کە ئەو بۆمبەستی وتوێژەکان بۆ ڕێکەوتنەی بەرجام هەل بکرێت و ئەم ڕۆژ و ئەو زمانشە وا کە درابوو و بۆنەی ئەوە کە ئامریکایەکان دەوڵەتی باراک ئۆباما بتوانێت کنگرە ڕازی بکات کە کنگرەی ئەمریکاش دژ بە بەرجام بڕیارێک نەدات ئەم تکنیکیانە هاوڵ پێش ئەم پێشنیارەتی تکنیکیانە هاوڵ پێش کە بەڵێ ئەگەر هات و ئێران لە تعهداتی خۆی چوە دەر و بۆنەی ئەوە کە رووس و چین بە بۆنەی مەسائلی سیاسی مەسائلی جۆرا و جۆرێکە لە سەر دۆسیانی مختلفە لەو کات دژ بە بەرژەوەندی ئەمریکا نەتوان دەنگ بدەن ئێمە نوعێک تەنزیمی دەکەین و ئێرانش ئەوێ پەزێرا
کە لەو حاڵەتەوە ئەتر پێویستی بە وتۆ نەبێت و هەواش دەزانین کە ڕۆژی جمعەش وا بوو و حاڵەتێکی معکوسی بوو لە حاڵەتێری عادی کە بڕیارێک لە ئەنجومەنی ئاسایش سادە دەکرێت و تبقی تەوافقێک لە ساڵی 2015 کردیارە بەو شێوە جێبەجێکریا. باشە دکتۆر هەرچەندەوە کووتتان ڕەنگە لە کۆڕووکۆبوونەوە ڕسمیەکان و لە نەتەوە یەکگرتوەکان چین و رووسیا ڕەنگە وەک پێویست پشتی ئێرانیان نەگرت بێت بەڵام لە دەرباسکردن لە سزاکانە باش پشتیان کرد لەبەرێکە چین و رووسیا هەتا ئێستا ڕۆڵی گرنگیان هەبوولەوەی کە ئێران بتوانێت لە ئاستێکی زۆرا خۆی لە کاریگەریەکانی سزاکان دەرباس بکات. بەڵام لە دوای جێبەجێکردنی سنابباک و گەڕانەوەی سزاکانی نەتەوە یەکگرتوەکان کە ئەبێ هەموو ئەندامان پابەند بن پێوەی ئایا هیچ جێگرەوەیەک هەیە بۆ ئەو دوو وڵاتە ئێران لەمە بەدواتوانێت چۆن کاریگەری سزاکان لەسەر خۆی کەم بکاتەوە ئەگەر بێت و نەتوانێت کەڵک لە رووسیا و چین وەربگرێت؟ سزاکان هەڵواکە ئاماژەکردی هەر شەش بڕیارەکە کە سزای ئێرانیان داوە گەماڕۆ ئێرانیان داوە چین و رووسێش دەنگی بەڵیان پێداوە ینی ئیمزای چین و رووسیا حالە ژێری ئەو بڕیارانە ئەوە یەک مەسەلێکی جدیە. ئێمە دوو نیگامان هەیە لە سیاسەتی عملیە یەکێکژین کە سیاسەتی ئەعلامی و یەکێک دەڵێن سیاسەتی ئەعمالی ینی سیاسەتێک کە باسی دەکرێتەوە سیاسەتێکە لە عمل ئەنجام دەدرێت. ظاهرەن ڕەنگە کە ڕووسەکان و چینیەکان لەلایەکەوە ئەعلامکەن کە دژ بەونە بەڵام لەلایەکی دیکەوە وەکو ئەندامی فەرمی ئەنجومەنی ئاسایش کە خۆیان چون خەریکن بەرژەوەندیان ها لە بەردەوامبوونی ئەنجومەنی ئاسایش و ئەو نەزم و نەسەقەکە لە ئەنجومەنی ئاسایش هەست خۆیشان دەکۆشتن کە ئەو نەزمە نەشوێنن و لایەنکەم لە زاهر و عملی پێ دەکەن بەڵام ڕەنگە لە ژێرەوە لە سەر بەرژەوەندەکانی خۆیان تا ڕادەیەک پەیوەندیان لەگەڵ ئێرانە بێت تا ڕادەیەک بتوانن لەسەر کڕینی نەوت بەتایبەت چینیەکان چون ڕووسەکان خۆشیان ئەوان ڕووسەکان خۆیان وەکو ئێران نەوت سادر دەکەن ڕەنگە کە هاوکاری بکەن بەڵام هەواکە ئاماژە کردیا لە زۆرێک لە مەسائل ناتوانن ئەوانش خارج لە ئەو چوارچەوە کە ئەنجومەنی ئاسایش تعیین دەکات و خۆیشان ئەندامین و خۆیشان دەنگیان پێشتر پێداوە ئەمەڵ بکەن وەکو ئەوەی کە ئەگەر بڕیار بێت وەکو یەکێک لە بڕیارەکان کە بانکی مرکزی ئێران سزا دراوە و گەماڕۆ دریاوە بانکەکانی چینی بە ئاسانی ناتوانن پارە جێبەجێ بکەن لەگەڵ کارانە نەتەنیا ناتوانن بە ئاسانی پارە جێبەجێکەکەن بەڵکو هەتا ناتوانن ئیعتباریش بدەن تەمامی بانکەکانی چه بانکە رووسیەکان بێت چه بانکە چینیەکان بێت چه بانکانی عێراق بێت ئەوەکە ئاماژەم بکرد ئێستا لە 2015 تا ئێستا گەماڕەکان بە فەرمی نەماون یعنی گەماڕۆیەکی فەرمی ئەنجومەنی ئاسایش لە ئێرانە تا ئێستا تا ڕۆژی شەمبەی داهاتوو نییە بەڵام لە تووری 10 ساڵی ڕابردوو تا ئێستا حتا ئەو گەمەڕانە نەماوە ئێران نەیتوانیوە لەسەر ئەو سزایانی یەکلایەنە کە ئەمریکا دیاری کردووە پارەی خۆی لە دەوڵەتی عێراقی کە بەعض وەختت باس دەکرێت کە ئەگەر ئێران ئذن نەدات سەرۆک وەزیری دیار ناکرێت ئەگەر ئێران ئذن نەدات فڵان کێشەی ناو عێراق حەل ناکرێت بۆ ئەوەندە پەیوەندیەکان نزیک بە یەکتریە حتا نەیتوانێت لە دەوڵەتێکی متحیدی ئاوا ئەو پارەکانی خۆی بستێنێتەوە لە کاتێکە ئەو سزا و گەماڕانە نەبووە و هێوە ئێستا وا بڕوانن ئەگەر لە ڕۆژ تا ڕۆژی شەمە ئەو دەرفەتە دەربچێت و سزاکان بە فەرمی بێتەوە وەزعی ئابووری ئێران لەسەر پەیوەندیەکانی لەگەڵ تەمامی وڵاتەکان وڵاتە دەرهاوسایەکان و بەتایبەت وڵاتی وەکو چین وڵاتی وەکو رووسە زۆر سەختە دەبێت و ئەو وەزعیەتە هەم کاریگەریکی عملی لە ئابووری ئێران دەبێت و لەوە زیاتریش کارگەریکی دەرونی یاڕەوانی لەسەر بازار ئابووری ئێران دەبێت ئێمە هەر لە 24 ساعتی ئەخیر شاهدین کە نرخی دولار نزیکەی تقریبا 5,000 گرانترن بووە یعنی پێش لە بڕیارەکەی ڕۆژی هێنی دولار 9,000 بوو ئێستا کە من لەگەڵ جنای هێوە قسە دەکەم نزیکەی 103 تا 150,000 بە سورەتی غیرفەرمی خەریکە باس دەکرێت هەر بالحاضی ڕەوانی هێشتا بەر لەوەکە ئەو گەمەڕانە بەحاڵ بێگومان جێبەجێبوون و هاتنەوەی دووبارەی سزاکانی نێونەتەوەیی کە ئەنجومەنی ئاسایش دیاری کردووە کاریگەریەکی زۆر جدی لەسەر ئابووری ئێران دەبێت. باشە دکتۆر من ئەم پرسیارەکەم ئەم پرسیارە بەلای منەوە زۆر ڕیشەیە ڕەنگە پێویست بکات تۆزێ بابەتی نێودەوڵەتی سیاسیشی تێکەڵ بێ بەڵام هەروەکو جەنابیشتان وتان یەکەمەوەی کە هەموو وڵاتانی ئەندامی نەتەوە یەکگرتووەکانە بێ پابند بن بەم سزایانە کە لە دوای سنابباک ئەگەڕێتەوە ئێران ناتوانێت وەکو پێویست وەکو پێشووتر لە ڕێگەی چین و رووسیا خۆی لە سزاکان دەرباز بکە ناتوانێت تەنانەت وەکو پێویست کەڵک لە دراوە نیشتمانیەکان وەربگرێت وەکو بینی نەیتوانی و پارەی خۆی لە عێراق
کە وڵاتێکی دۆست و هاوپەیمانە وەربگرێتەوە. هەموو ئەمانە پێمانەڵێت کە هیچ شتێک نییە بۆ ئەوەی کە ئێران نەیەوێت لە ماوەی ئەم یەک هەفتەیە ڕێکەوتنێک بکات و پابند ببێت بەو بابەتانە بەو خاڵانە کە وڵاتانی ڕۆژاوایی داوای لێکن. بە باوەڕی ئێوە چ ڕۆچنەیەک لە بەرچاویانە، چ دەرچەیەک لە بەرچاویانە کە ئەم ڕێکەوتنە ناکرێت و بۆچی ئەم ڕێکەوتنە ناکرێت و ئەم سزایانە ئەگەڕێتەوە؟ چکە زانین وڵاتانی ڕۆژاوایی ئەم هەلە لە دەست خۆیان نایەن کە بە خێرایی ئەم سزایانە ئەگەڕێتەوە پێویستیان بەگەڕانەوە نابێ بۆ ئەنجومەنی ئاسایش. چی ئەبێتەوە کاریەوەی کە ئەم تەنازلە نەکرێت و ئەم ڕێکەوتنە جێبەجێ نەکرێت؟ من فکرەکەم هێشتا هەیئەتی حاکمە لە کۆماری ئیسلامی ئێران نەگەیشتن بە ئەو قەناعەتە کە بڕیاری نەهاییان بۆ چەند ڕۆژی داهاتوو بە تایبەت لە کاتێکە مەسئولی پزیشکیان سەر کۆماری ئێران سەردانی نیویۆرک دەکاتەوە لەوێنە ڕەنگە کە بەعزێک لە سەر کۆمارەکان وەکو ئەمانوئێل مەکرۆن وەکو سەرۆک وەزیرانی رووسیا وەکو نیۆنەری باڵای ئاڵمان ببینێت و حتا باس دەکرێت لە خۆشببینانەترین حاڵەت لە گەشتبینانەترین حاڵەت ڕەنگە وەکو ساڵی 2013 لە سەپتامبری 2013 کە ئەویش هەر کۆبوونەوەکانی ساڵانەی UN بوو بۆ ئەوەڵین جار سوپرایزە کریا جامعەی نێونەتەوەیی و جەوادی زەریف وەزیری دەرەوەی ئەو کاتی ئێران لەگەڵ جان کەری وەزیری دەرەوەی ئەو کاتی ئەمریکا دیدارێکی فەرمیان کرد و ئەو دیدارە بوو بە سەرغاز و بنەمای ڕێکەوتنی ئەتۆمی لە 2 ساڵ لە دوایەوە لە حاڵەتێکی گەشتبینانە هەتا پێشبینی دەکرێت کە ڕەنگە ئاوا حاوەزیەتێک بێت. ئاوا حاوەزیەتێک زمانێک ڕوادات کە هەیئەتی حاکمە یعنی ڕاهبەرانی باڵای ئێران بە ئەو قەناعەتە بگەن کە ئەگەر ڕۆژی شەمە بێت و سزاکان جارێکی تر بێتەوە لەسەر ئێران ئەو سزانە نەتەنیا ئابووری ئێران وەزی ئابووریان زۆر خراپتر دەکات و کنترۆڵی ئابووری ئێران زۆر لە دەست دەڕوات و اعتراضاتی ناوخۆیی بەرز دەکاتەوە ڕەنگە چون لە ژێر فەسڵی حوتی منشوری نیۆنەتەوەیەکانە و لە ژێر فەسڵی حوت هەرچەند مادەی 41 زۆرتر لەسەر مەباحثی ئابووری باس دەکات بەڵام ئەتوانێت تەفسیر بکرێت بۆ مادەی 42 کە مادەی 42 ئەتوانێت و یەکێک لە بڕیارەکانی ساڵی 2006 بە فەرمی باسی کردووە و تێسی کە ئەتوانێت ئەنجومەنی ئاسایش بە هەر تەریقێک دش بە ئێران بێسە دۆ مانعی ئێران بێت لەسەر دۆسی ئەتۆمێکی خۆی ئەتوانێت تەفسیری باس بێت کە تەفسیرێکە ڕەنگە هێرشە بکرێتە سەر ئێران ئەو هێرشەکە پێشتر لەسەر لیبیا هاتووە لەسەر عێراق هاتووە ئەگەر قەناعەت و بیری ڕاهبەرانی باڵای ئێران وا بێت کە مەسیرەکە بەو مەسیرەسە من فکرەکەم کە بە احتماڵی زۆر ئاخڵانترین هەرکەتێک ئێران لە چەند ڕۆژی داهاتوو دەکات ئەوەیە کە پێشنیارانێکی فەرمی و باشتر و منعتفتر بە وڵات ئەوروپایەکان و ئەمریکا بدات کە تەوافقێکی کاتی لە نیویۆرک بکەن و دەرفەتێکی 3 تا 6 مانگە بگرن و لە ئەو 3 تا 6 مانگە بتوانن بە تەوافقێکی نهایی لەسەر دۆسی ئەتۆمی بگەن. ئەمە من فکرەکەم کە ئەقلانیترین وەزیەتە بەڵام تا ئێستا واقعیەتی ئەوەسە کە دیار نییە بعضێک لە تەحلیلگەرەکان کە هێمە خەریکین دایان بینین کە نزیکن بە حکوومەت و لە تەلەڤیزیۆنی ئێرانشە باس دەکەن ئەوە بیرەکەنەوە قسە دەکەن کە دەڵێن کە سزاکان بێتەوە زۆر کاریگەر نییە و ئێستاش ئێران گەماوەها لە سەریا و لەمە باشخراپتر نابێت بعضێک هێش جوارێکتر بیرەکەن. دکتۆر ئەم پرسیارەش زۆر بە کورتی وەڵامم بنەوە هەروەکو ترامپیش لا بڕیاری ئەو پەڕی فشارە داوای کردبوو جێبەجێکردنی سناپباک فرۆشتن و داهاتی نەوتی ئێران سفرەکاتەوە. زۆر بەعیدێکە سفری بکاتەوە بەڵام زۆر کەمی دەکاتەوە لە هێمە شاهدین لە بێشترین سزایەک لەسەر ئێرانە لە ساڵی 2012-2013 کە دەوڵەتی ئوباما نوعێک سزای نێونەتەوەی نوعێک گەماڕەی نێونەتەوەی هاوت و مەشروعیەتێکی جدی بوو فرۆشی نەوتی ئێران من نزیکەی 300 تا 400,000 بۆشکە نەوت بوو بەڵام هەر ئەو 300 تا 400,000 بۆشکە نەوتیشە بە سەختی ئێران دەیتوانی پارەکەی بێتەوە بەڵام فکرەکەم ئەتوانێت نەوتی ئێران تاو میزانە کەم کاتەوە شتێک پێشە لە بیرا بووین نەوتی ئێران کەم بێتەوە ئەشە وڵاتێکتر بێت کە نەوتە جوبران کاتەوە و ئامریکایەکان زۆر دوورەندیشانە بیرەکەنەوە ئەگەر ئاوا شتێک بێت بەڵێ ئەمکانیست فرۆشی نەوتی ئێران تا 300 تا 400,000 بۆشکە نەوت کەم بێتەوە 1 میلیۆن کەمتر لە ئێستای. دکتۆر ئەردەشیر پەشەنگ دکتۆرا لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان لێکۆڵەری باڵای کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست سپاس کە لە تارانەوە لەگەڵمان بوون. پێداچوونەوەیەک بە داتا و ئامارەکانی ساڵی 2024 دەری ئەخات کە هەناردەی ئێران لە ڕووی قەبارە و پێکهاتەی بەرهەمە هەناردەکراوەکان گۆڕانکاری گەورەی بەسەر هاتووە. هەندێک لە بەرهەمەکان لەوانە پلاستیک و بەردی کانزایی و جۆرە جیاوازەکانی کانزاکان بوون بە جێگرەوەی ئەو بەرهەمە کلاسیکیانی کە لە ماوەی ساڵانی پێشووترا بە هەناردەکردنیان ببوون بە سەرچاوەی داهات و دەستخستنی دراوی دەرەکی.
بەرهەمی کلاسیکی مەبەستم بۆ نمونە نەوت و غازە. ئەمە مارانە تەنها باس لە گۆڕانکاری ئابووری و بازرگانی لە ئێران ناکەن، بەڵکو دیمەنێک بەدەستەوایەن لە گۆڕانی ڕێڕەوە نوێیەکەی ئێران بۆ هەناردەکردن. هەناردەی ئێران لە ساڵی 2024 بەراورد بە ساڵی 2023 بەڕێژەی لە 187 دابەزیوە، گەیشتۆتە زیاتر لە 12 ملیار و 700 میلیۆن دلار بەراورد بە 5 ساڵی پێشوو، واتە ساڵی 2020 بە ڕێژەی لە 161.5 کەمی کردووە. پلاستیک و بەرهەمە پلاستیکیەکان سەرەکیترین بەرهەمی هەناردەکراوی ئێرانن، بەو پێی 118.2 هەناردەکەی پێک دەهێنن. ساڵی ڕابردوو کورتهێنانی بازرگانی ئێران گەیشتووەتە زیاتر لە 10 ملیار و 500 میلیۆن دلار. با لێرە بە داتا و ژمارە ئەو باسی ئەو داتانە بکەم کە دەربارەی هەناردەی ئێرانەوە کووتم ساڵی ڕابرد و ساڵی 2024 بەراورد بە ساڵی پێشووتر 187 دابەزیوە، واتە هەناردەی ئێران بۆ وڵاتانی دەرەوە. هەرچەند ئەو وڵاتانە کە ئێران هەناردەیان بۆکە زۆر بەرفراوان نیم بەهۆی سزانێ و دەوڵەتیەکانەوە هێشتا وەک لە هەواڵەکەی پێشوشا باسم کرد هیچ نەبووە. بە قەولی خۆمان کوردوتەنی ئەڵێن هێشتا بسمیلا جارێکە سزانە دەوڵەتەکان نەگەڕاوەتەوە ئەوەی کە هەیە بەس سزای ئەمریکایە، هەر سزاکەی ئەمریکا ئەو وڵاتانی بە تەواوەتی سنووردار کردووە کە ئێران دەتوانێت مامەڵەی بازرگانیان لەگەڵ بکات، هەر بۆ هۆکارەش هەناردەکەی بە ڕێژەیەکی زۆر دابەزێنی تۆمار کرد. ساڵی 2024 ئێران 12 ملیار و 700 میلیۆن دلاری هەناردە کردووە، بەڵام بەراورد بە ساڵی 2023 187 دابەزیوە کە 104 ملیار دلار بۆ تەنها هەناردەی ئێران بۆ وڵاتان کە ساڵی ڕابرد و ساڵی 2024 تەنانەت بەراورد بە 5 ساڵ پێش ئێستا ساڵی 2020 کە 33 ملیار دلار بووە زیاتر لە 160 دابەزینی تۆمار کردو. بە زانیاری زیاتر هەر لەم بارەیەوە وەربگرین. ئێران بۆ هەناردەکردنەکەی لە ئێستاە بەهۆی وەکوتم ئەو سزانە کە لە سەرەتی کەڵک لە وڵاتانی هاوپەیمان لە وڵاتانی دراوسە وڵاتانی ئاسیایی وەرەگرێ لەبەرەوەی کە بتوانێت زۆرترین هەناردە بە دراوی نیشتیمانی بکا. بۆ نمونە لەگەڵ عێراق بە دینار، بە دراوی چینی، بە دراوی ڕوسی ڕۆبڵوە، دراوی وڵاتانی دراوسە بۆی کە نەتوانێت مامەڵەکان ناتوانێت ینی مامەڵەکان بە دۆلار ئەنجام بات لەبەرەوەی کە لە سیستمی سویفت دابڕاوە سزای لەسەرەوە ناتوانێت دۆلار وەربگرێت لە وڵاتان. پێنج سەرەکیترین ئەو بەرهەمانە کە ئێران هەناردەیانەکات بۆ وڵاتان واتە زیاتر لە نیوەی بەرهەمی هەناردەکراوی ئێران ئەمانەن بەرهەمی پلاستیکی کە ساڵی 2024 2 ملیار و 300 میلیۆن دلار تەنها پلاستیک و بەرهەمی پلاستیکی لەلایەن ئێرانەوە هەناردەکراوە. میوە و چەرەسات بە بەهای 1 ملیار و 300 میلیۆن دلار زیاتر لەم مەبلەغە لەلایەن ئێرانەوە هەناردەکراوە بۆ ئەو وڵاتانە کە مامەڵەی بازرگانیان لەگەڵەکات. بەردی ئاسن لە ڕیزبەندی سێمایە سێم سەرەکیترین بەرهەمی هەناردەکراوی ئێرانە کە ساڵی ڕابردوو 1 ملیار و 300 میلیۆن دلاری هەناردە کردووە. سوتەمەنی کانزایی کە نەوتیش لە خۆگرێت 1.2 میلیارد دلار و ئاسن و پۆڵاش لە ڕیزبەندی پێنجەمایە بە هەناردەی 1.1 میلیارد دلار بۆ وڵاتانە کە ئێران مامەڵەی بازرگانیان لەگەڵەکات. بە زانیاری زیاتر هەر لەم بارەیەوە وەربگرین. کڕیارانی ئێران وەکو باسم کرد 96.1 ئەتوانین بڵین تقریبا هەمووی هەناردەکەی بۆ وڵاتانی ئاسیا لەبەرەوەی کە ئێران سزای دەرەکی لەسرە تەنها لەگەڵ ئەو وڵاتانە مامەڵەکردن بۆی ئاسانەکە ئەتوانێت بە دراوی نیشتیمانی مامەڵەیان لەگەڵ بکات کە لە 96.1 لە وڵاتانی ئاسیایی بووە لەوانە چین کە چین یەکێکە لە گەورەترین هاوبەشە بازرگانیەکانی ئێران. ئەوروپا لە 102.4 ئەمە لە هەواڵەکە پێشوشە باسم کرد جەخت لاوە ئەکەینەوە کە هەتا ئێستا ئێران بە شێوەی فەرمی سزای ئەوروپای لەسەر نییە، سزایەکێتی ئەوروپای لەسەر نییە لەبەرەوەی کە لە ڕێکەوتنە ئەتۆمیەکە تەنها ئەمریکا بە شێوەی تاکلایەنە چووە دەرەوە.
بەڵام بۆ حاڵش مامەڵەی ئێران لەگەڵ ئەمریکا بەهۆی سزاکانی لەگەڵ ئەوروپا بۆی سزاکانی ئەمریکاوە تەنها سەدا 2.4 زۆر کەمە مامەڵی بازرگانیەکەی و لەگەڵ وڵاتانی ئەفریقیش سەدا یەکە هەرچەند ڕێژەیەکی کەم ئەمێنێتەوە بۆ سەدەکە کەمتر لە یەک لە نزیکەی سەدا 0.05 کە ئەوی تری لەگەڵ وڵاتانی ئۆقیانوسیا و وڵاتانی هاوشێوەیە. لە ڕێی هاوسەنگی بازرگانیەوە ساڵی 2023 واتە 2 ساڵ پێش ئێستا ئێران زیادەی بازرگانی هەبووە کە 38 ملیار و 900 میلیۆن دلار زیادەی بازرگانیەکەی بووە، بەڵام ساڵی 2024 کە قەبارەی بازرگانیەکەی لەو ئاستە زۆرەشە دابەزی ڕۆبەڕووی کورتێنانی بازرگانی بۆ واتە ئەو قەبارەیە کە ئێران هەناردەی کردووە بۆ وڵاتان زۆر کەمتر بۆ لەو قەبارەیە کە هاوردەی کردووە بۆ وڵاتەکەی کە کورتێنانی بازرگانی ئێران لە ماوەی ساڵی 2024 10 ملیار و 500 میلیۆن دلار بووە و ئەمە بارودۆخی بازرگانی ئێران بوو لە ئێستاە کە هەروەکو وتم هێشتا ئەو سزا قورسانە نەگەڕاوەتەوە بۆ سەر ئابوووریەکەی هێشتا وڵاتانی ئەوروپا لە ڕێکەوتنە ئەتۆمیەکە نەچوونە دەر تەنها سزای ئەمریکای لەسەرەوە بە چاوەڕێ بکەین کە لە ماوەی ئەم یەک هەفتەیە هەتا شەممەی داهاتوو بەرپرسانی ئەو وڵاتە چه بڕیارێک ئەیەن و ئایا سزاکای نەتەوە یەکگرتوەکانە گەڕێتەوە بۆ سەر وڵاتیانە کە ئەو وڵاتە بە تەواوەتی تووشی داڕمانی ئابوووریەکە دەمە قسەی ئابووری ناسانە. بەم هەواڵە کۆتایی با گەشتی هەواڵابووریەکانی ئەمڕۆمان هێنین. زۆر سپاس کە بینەرمان بوون.